هاوشێوەی بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان. شارە زوریەکان سونەتی قوربانیان بە زیندوی ڕاگرت. لێرەش مەیدانەکانی فرۆشتنی ئاژەڵ جمەی دێت لە کڕیاران کە پێیان وایە قوربانی یەکێکە لە پەرستش و دروشمە هەرە دیارەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەر بە بەرزیش دەمێنێتەوە. ئەم قوربانیەکی گەورەیە ئەگەر خوا بۆ بکە، بەڵام خۆ دەزانی وەزعی مادی خەڵکی شوۆنە ئێساکێ، بەڵام هەرچیەک ئەکەین کابراوتی هیچمان هەتاکو ئێساکی هەرچیەکمان کردووە هیچمان دیار نییە، بەڵام ئەمە بۆ خوایە، ئەمە خێرێکی گەورەیە، خێرێکی نەبڕاوەیە. ئیتر خۆیش چاک ئەزانیت سواز بۆخوا هەمومان نەزانین لەبەرەوە خێرێکی نەبڕاوەیە و ئەمەوێ بیکەم بۆ توێژێ بۆ قیامەتم ئینشاءالله. قەیرانی دارایی و دابەشنەکردنی موچە گوزەرانی خەڵکی لە خراپەوە بۆ خراپتر گۆڕیوە، بەڵام خێرخوازان سوورن لەسەر بەخشینی سامان و ئەنجامدانی قوربانی کە ئەم هەنگاوە ئاهێک بەبەری سفرە و خوانی هەژاران و کەم دەرامەتدانا دەکاتەوە و وەک چۆن لە ڕێگەی زەکاتەوە لە جەژنی ڕەمەزاندا گیرفانی هەژاران گەرم دەکرێتەوە. دوێنێ ئارفە بوو لە 7 و 8 بەیانۆ لێرا بووین، حیوانێکی باش سەرف بوو لە شەک لە بەران لە بزن، ئیتر بڵێن شەکەکە 5 ڕۆبێکەم و 5 ڕۆ بوو، بزن بە 4 و نی و بە 5 ڕۆبێکەم و 4 ڕۆبێک و ئیتر بەو مەعامەلانە خەڵکیش دێتە پێشەوە بۆ مەولۆکەی و خەڵک خێرەکە و خەڵکی مسلمان دێت و لەخوا بەزیا مەلوکەر زۆرە و خەڵکی مسلمانمان زۆرە و لەخوا بەزیا بازار باشە، خەڵک دێ بەدەم قوربانیەکەیەوە. قوربانیکردن و بەخشینەوەی بەسەر هەژاراندا لە دروشمە بەرزەکانی جەژنی قوربانی پیرۆزە کە ساڵانە و هاوڵاتیان و خێرخوازان لە هەرێمی کوردستان وەک یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێت بە بەرزی ڕایدەگرن. ئەم ساڵیش سەرباری قەیرانی دارایی و کێشە کەڵقەبووەکانی سەرشانیان هاوڵاتیان لە سونەتی قوربانی سار نەبوونەتەوە و بە هەمان گەرم و گوڕی ساڵانی پێشوو سەدان سەر ئاژەڵ دەکەنە قوربانی و سفرەی هاوڵاتیانی هەژار و بێکار و بێموچەی کوردستانی پێ ڕازاوە دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.